گەرچی بەڵێنی کارەبای 24 کاتژمێری بە دانیشتوانی پێنجوێن دراوە، بەڵام ڕۆژانە چەند کاتژمێرێک کارەبای قەزاکە دەبڕێت. هاوڵاتیانی پێنجوێن دەنگۆی هێنانی مۆلیدە ئێلی ڕەت دەکەنەوە، دەڵێن هەرگیز قبوڵی ناکەین مۆلیدە بهێنرێتە قەزاکەمان. ئێمە بەڕاستی چەند جاری تیژ باسمان کردووە کە مۆلیدە قبوڵ ناکەین، تکایە بابەتی مۆلیدە کۆتایی پێبێنن، دڵنیاتانەکەین وەکو پێنجوێنیەکان. ئێستا بابەتێک کە لە میدیاکانە زۆر بە بڵاوە مەسایلی غەزەیە و کە زۆربەی کۆڵانەکانی غەزە پڕ بووە لە دەبابەی سوتاوی جوولەکە بەدەستی مجاهیدانی غەزەوە. دڵنیاتانەکەین هەر کەسێک مۆلیدە بێنێت هاوشێوەی کۆڵانەکانی غەزە ئەبێ لە کۆڵانەکانی پێنجوێنە مۆلیدەکانتان بە سوتاوی ببینن. جا لەبەر ئەوە بابەتی مۆلیدە کۆتایی پێبێن و ئێمەی پێنجوێنیەکان ڕازی نابین. بە هیچ شێوەیەک جێ قبوڵ نییە و قبوڵیشی ناکەین. مۆلیدە بێت ئەم شارەوە. وەڵای تر ئەوەی پێمان بکرێ ئەیکەیت، ئەوەی پێمان بکرێ ئەیکەیت، لەبەرەوەی قبوڵی ناکەین کە مۆلیدە بێت ئەم شارە و مۆلیدە دامنرێ وە بوونیشی نییە. ئەوە دو ساڵ لەمەوە پێش 3 ساڵ لەمەوە پێش بوو دەنگۆیەکی وا بوو، ئەویش کە بکرایەوە و هیچ ئەو شتانە لە ئارانیە زایرەن تا ئێستا ئیتر نازان بۆ ئەمە دووە. قایمقامی بە وەکالەتی قەسای پێنجوێن سەبارەت بە هێنانی مۆلیدەی ئەلی بۆ پێنجوێن بۆ پەیامجەق دەکاتەوە کە ئەوە قبوڵ ناکەن و بەردەوام لە هەوڵی ئەوەدان کارەبای هەمیشەیی دەستەبەر بکەن. ئێمە بەداخەوە ینی ئەو لە ماو چەند ساڵێکە پێنجوێن بەدەست ئەم کێشەوە ناڵێنێ کە مەسە هەموو ساڵێک لە وەرزی هاوی نوزستانە ئەم کێشە دروزە بە کارەبا وەکو پێویست نادرێت. ئێمە بەڕسمی داوامان کردو لایەن پەیوەنددارەکان چ لە وەزارەت و لە بەڕێبەراتی گشتی سلێمانی کە دۆخی کارەبا پێنجوێن ئاسایی بکەنەوە، لەبەر ئەوەی مەسەن پێنجوێن خصوصیت و تایبەتمەندی خۆی هەیە و بڕی ئەو کارەبای کە ئەدرێ بە پێنجوێن ڕێژەیەکی دیاری کراوە و خەڵک لێرە لە پێنجوێنە بە جۆزە ئیژەکە کە ڕێژەیەکی وشە دیاری کراوە. ئەوشی کە باسی مۆلیدە ئەکرێ بگەێنرێت تا ئێسەکانی هیچ شتێکی ڕسمی نییە کە باسی ئەو بکرێت کە مۆلیدە ئەهێنرێت و پێشنیاریش نەکراوە بۆ ئیدارە ئەوی کە من لێرەم و ئەو پێشنیارش لە لای ئێمە وەکو ئیدارە و لای خەڵکی ژەڕاستیە جارەکانی هیچ قبولکراو نییە. هیوادارم هیچ دانێک بیر لەوە نەکاتەوە. قەزای پێنجوێن تاکە قەزای هەرێمی کوردستانە کە تاکو ئێستا مۆلیدەی ئەلی تێدا نییە. لە ماوەکانی ڕابردوودا چەندین جار دژی کەمکردنەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبا دانیشتوانی پێنجوێن خۆپیشاندانیان ئەنجامداوە و چەند ڕۆژ و شەو لەسەر شەقام ماونەتەوە تا بەڵێنی کارەبای 24 کاتژمێریان وەرنەگر کۆتایین بە ناڕەزایەتیەکان نەهێنا. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.